دەستخۆشی لە ناوچەی کۆمەڵی ئیسلامیەکەم بۆ سازدانی دیوەڕەخوانێک بۆ کرێکارانی قەزای شارە زوور بەڕاستی من ئیشمە کرد لەوە کە هاتم پێیان وتم نەمزانی جژنە هەر لە ماڵۆک هەر ئەوەی کە هینم نەبووە کە بزانم جژنیانە لێرە زانیم هیچ کەسێک ئاو لە کرێکار و لێی ناداتەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەلیکاری زیاتر ببەخشێنە بۆ کرێکاران و بۆ کارگوزاران. ئێمە ئەمڕۆ کە جژنی کرێکارە هەروەکو ڕۆژەکانی تر هاتوین ئیشی ئاساییمان کردووە دەستخۆشی لە ناوچەی کۆمەڵی ئیسلامی یەکەم کە ئیمڕۆ توانیان نیوەڕەخوانێک ئامادە بکەن بۆ کرێکارەکانی قەزای شارە زوور کە زیاتر لە 6 نەفەر لێ توانی نیوەڕەخوانێک ئامادە بکەن بۆیان. پێمان خۆش و هەر داوەتێکی ئەم برابەر ڕێزانەکەەوە خزمەتی باخەکانەکان لە سنووری قەزای شارە زوورە باخچەکان ئاوادانەکەنەوە بۆیە پێمان خۆش و هەر داوەتێکیان بکەین ئەمڕۆ لە بارگای ئەنجومەن لە هۆڵی ئەنجومەن داوەتێکمان بۆ سازکردن دیارە ئەوانیش بە سپاسەوە داوەتەکەی ئێمەیان قبوڵ کرد و ئێمەش خۆشحاڵ بین بە هاتنیان و ڕێز لێگرتنیان.